بینەرانی کۆباس ئەمەی کە دەبینن پشتیوانی هاوشاریان و دانیشتوانی پارێزگای هەڵەبجەیە سەرجەم چین و توێژەکانی هەڵەبجە هاتوون بۆ پشتگیریکردن لە ئەو دۆخەی کە لە ڕۆژئاوا ڕوودەدات بە تایبەتی لە شاری حەلەب کە ئەو هێرشانەی ناڕەوانەی بۆ سەر کورد دەکرا بە تایبەتی لە گەڕێکی شێخ مەخسوود و ئەشرەفیە ئەمە کە دەبینین سەرجەم چین و توێژەکان بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوا ئەچینە لای پارێزگاری هەڵەبجە سڵاو نەبێ نوخشەخان پشتگیری خۆتان چۆن دووپاتەکەنەوە بۆ کوردانی ڕۆژئاوا ئێمە وەکو هەڵەبجەیەکان وەکو ئیدارە وەکو لایانی سیاسی وەکو ڕێکخراوەکان مامۆسای ئایانی کاسبکار هەموومان هاتوینەتە سەر شەقام بۆ پشتگیریکردن لە برایانمان بە دیاریکراوی لە حەلەب و هەردوو گەڕێکی شێخ مەخسوود و ئەشرەفیە بە توندی ئیجانەی ئەو توندیژیاکەین داواکاری لە نەتەوە یەکگرتووەکان لایەنە سیاسیەکان و هەموو وڵاتە سلهێزەکان بە جددی بێنە سەر خەت و ئەم کارە ساتێ بەرامبەر بە کوردەگرێ ئێمە لێرەین بۆ ئەوەی پشتیوانی خۆمان بۆ برایان لە ڕۆژئاوا دووپاتکەینەوە داواکانی لە کۆمەڵگەی مەدەنی لێوێ بێدەنگ و کەڕووکێوەرتر نەبێ کارەساتی هەڵەبجە دووبارە نەبێتەوە ئەوەی کە ڕوویان لەم هەفتەی پێش هیچ کەمتر نەبوو لەوەی کە بەسەر ئێمە هاتە هەڵەبجە ئەمڕۆ سەرجەم چین و توێژەکان وەکو قایمقامی پارێزگای هەڵەبجەهاتون بۆ پشتیوانیکردن لە کوردانی ڕۆژئاوا چۆن ئیدانەی و هێرشانە کە لەسەر کورد کە لە ناوچە جیاوازەکان دەکرێت بە تایبەتی لە حەلەب کە ئەمڕۆ نەک هەموو کورد ئەبێ هەموو مرۆڤایەتی شەرمەزار بێ لە ئاستی ئەو ڕووداوەی کە لە ڕۆژئاوا ڕووەدا سەرشۆڕی بۆ ئەو کەسانەی کە بەناوی مافی مرۆڤ بۆ کارەکەن لە نەندەوە یەکگرتوەکان و بێدەنگن دڵنیا بە ڕۆژێک دادگایی وجدانی ئەوانی شەکرێت هیوادارم گەلی کورد هیچ نەبێ خۆ یەکگرتوو بێت دژی ئەو زوڵم و ستەمە و بەس بێ ئەیتر ئەگەر ئەمڕۆ دوو گەڕێکمان لێسێنەوە سبەینە شارێ دوو سبەی وڵاتێ سێ سبەی پارچەیە چوار سبەی هەموو کوردستان لەبەرەوە پێویستەکە یەکدەنگ بین هەڵە بینەرانی کۆباس ئەمەی کە دەبینێت پشتگیری و پشتیوانی هاونیشتیمانیانی پارێزگای هەڵەبجە سەرجەم چین و توێژەکان و بەرپرسەیەکە ئیداریەکان هەموو کەس بەچکەنەوە بێ زەحمەت دوژمن پێویستە نابێ